بەم پێناسە هایدگەریە مەرجەکە هونەر ڕۆحی داهێنەرەکەی تیابێ، مەرجەکە هونەر شت لە شتیشی نزمەوە بگوازێتەوە بۆ شتیشی باڵاتر، بەرەو باڵابوونی بەرێ. هایدگەر هەمان شت بۆ شعری ژەڵێ، بۆ نمونە لە شعر ئەڵێ شعر بۆ ڕاعی وجودە، ئەو ناوێنێ ڕاعی وجود، واتە ئەو شتێک کە ڕۆحی ئەو شتێک کە وجود ئەپارێزی، یاخود وجود لە ناویانیشتەجێ، هەر زمان خۆی وجود لە ناویانیشتەجێ، ماڵی وجودە، بەس لە شعر ئەبێ و پارێزەری ئەم ماڵە. شعر بۆ بێ و پارێزەری ئەم ماڵە لای هایدگەر، چونکە هایدگەر ئەڵێ شعر ئەو شوێنەیە کە تایە زمان باڵاتر ئەبێ لە خۆی، لە ڕێی هونەری شاعیرەوە، لە ڕێی هونەرەوە کە شاعیر لەگەڵ زمانە تێکەڵیەکە. وەتاگەر وەکو پێشتر وتم ئەگەر زمان خۆی بەشێکی شت بێ کە لوغەیە کە حرفەکانە، هەموو کەس ئەو حرفانە بەکارێنێ، هەموو کەس لەسەر جادا لە ماڵەوە لە قوتابخانە نازانم لە خەستەخانە هەر ئەم زمانەیە کە هەموو کەس بەکارێنێ، بەڵام شاعیریەت هەر ئەم زمانە ئەبات ئەیکا بە شتێک بەرزتر لە خۆی. بۆیە ئەوەڵێ ئەو شوێنەیە زمانی شعری ئەو شوێنەیە کە تایە فکر و ئیحساس یەکە گرن، واتە شوێنێکە هەم ئیستاتیکا هەم جوانی لەگەڵ فکرایەکە گرن، هەم مانا لەگەڵ جوانیایەکە گرن، بۆیە زمان ئەکا بە زمانێکی باڵاتر و ئەیکا بە ڕاعی وجود. گەر زۆر نەچمە ئەم لایەنەوە بخۆم ڕابکێشمەوە بەسەر بابەتەکە. سینەمای هونەری سینەمایەک بوو مێژوەکەی پێش ئەوەی بچمە سەری ئەمەوێت دوو خەتان بۆ باس بکەم کە لە مێژووی سینەمایە دروست ئەبێ. خەتێکیان خەتی ڕیالیزمی لۆمیێرەکانە، واتە ئەو کەسانە برایانی لۆمیێر، ئەوانەی کە بۆ یەکەم جار بە سینەماتۆگراف وێنە ئاگرن، وێنەی ئەو شەمەندە فەرئاگرن کە یاخود ئەو کرێکارانەی کە لە کارگەکەیەنە دەرەوە، ئەمانە کۆمەڵێ کورتە فیلمی بەناوبانگی برایانی لۆمیێرن و لە زانکۆکانی دنیای ئەخوێنێن وەک لەحزەی یەکەمی سینەما. برایانی لۆمیێر وێنەی واقعە گوێزنەوە، بەڵام دوای ماوەیەک لە پاڵ بلایە برایانی لۆمیێرە پیاوێک کە پیاوێکەوە بە بڕوای من لە لێکۆڵینەوەی شترا لە زانکۆ پێشکەشم کرد کە ئەڵێم هەموو ئەفسوونی مێژووی سینەما قەرزاری ئەم پیاوەیە، ئەویش جۆرج میلیەسە. میلیەس یەت شتێکە کات جیاوازتر لە برایانی لۆمیر، ئەو یەت چیرۆکێنێتە ناو سینەماوە، واتە ئەو یەت پێمان ئەڵێ کە سینەما تەنها ئەوە نییە کە ئێمە واقع بجوێزینەوە، بەڵکو ئەکرێ لە ڕێگای سینەماوە ئێمە چیرۆژێک بجێڕینەوە. بۆیە لە چەند فیلمێکا کە لەو سەردەمەیە ئەیکا، یعنی بۆ نمونە چیرۆکی چوونە سەرمانگمان بۆ گێڕێتەوە میلیەس، پێماڵێ لە سەرمان خەڵک هەیە، خەڵکی سەرمانگمان پیشانەیە، ئەو کەشتی ئەچێ بۆ سەرمانگ، یەکێک لە خەڵکی سەرمانگە هێنێتەوە لەگەڵ خۆی بۆ سەرزەوی، ئەبێ بە شەڕ لە بینی خەڵکی سەرمانگ و خەڵکی سەرزەویە. ئەمە ساڵانێکی زۆر پێش ئەوەی مرۆڤ بیر لە چوونە سەرمانگ بکاتەوە. میلیەس ئەمەی کردووە. لە فیلمی شترا کە باسی باندیشی مۆسیقیەکە، سێرەکەین زەلامێک ئەبێت بە دە نوسخەی یاخود چەند نوسخەیەکی خۆی و میوزیک لێیە، هەر یەک زەلام ئەکا مشتێکی زۆر سەیرە بۆ سەردەمی میلیەس، میوزیک لێیە. و چەندین کورتە فیلمی تری هەیە کە هەمووی چیرۆک و ئەفسوونی هێنایە ناو سینەماوە، خەیاڵی هێنایە ناو سینەماوە. لە ڕاستیە میلیەس یەک شتی کەشف کرد کە برایانی لۆمیر کەشفیان نەکردبوو. میلیەس شوێنێک هەیە لە مۆسیقایە بێدەنجیە، واتە تۆ کاتێک جۆر لە نۆتەیە بۆ نۆتەی شترە بێ، مەسەن کە جۆر لە میوزیکێکگری، کە جۆر لە ڕیتمەوەی قاعاگری، لە بینی ئەو شتەی کە تۆ دڵخۆشەکە یاخود تۆپی ئاسوودەی کە گوێی لێگری، هەر میوزیک نییە، لە ڕاستیە بێدەنجیەک هەیە لە بینی ئەو میوزیکەیە، لە بینی ئەو ریتمەیە، مەسەڵەن پیاکێشانێک و وەستانێک و پیاکێشانیشتر
یعنی لە بینی ئەم ڕیتمە لەحزەیەکی بێدەنجی هەیە. میلیەس ئەمەی کەشف کرد. میلیەس لەوە تێگەیشت کە لە ڕاستیە ئێمە بە کامێرا تەنها ناتوانین تەنها بەس لەوە نییە وێنە بگرین. نەخێر لە ڕاستیە کوژانەوەی کامێراش خۆی ئەکرێ بێ بە هونەر. بۆیە میلیەس کێت چەند وێنەیەکی خۆی دروستەکە، مەسەرەن بۆ نمونە وێنەی خۆی ئەگرێ کە ئالەتێکەشەنێ، دوایی کامێرا باتە ئەو لاوە لەو لاشەوە ئالەتی شترەژنێ، دوایی لەولاتر ئالەتی شترەژنێ، ئەم وێنانە ئەخاتە پاڵیەک. واتە بۆ یەکەم جار ئەم لەحزەیە لەحزەی کات و لەحزەی مۆنتاژ، یعنی ئەم وێن ئەم قودرەتەی ئیژ نەکردنی کامێرا ئیستیغلالەکە میلیەس. بۆ میلیەس باسەکەم چونکە ئەمە خەتێکە لە مێژووی سینەمایە، دوایی ئاوا بە ئاڕاستی شتراڕوە، خەتی برایانی لۆمیێریش بە ئاڕاستی شتراڕوە. ڕاستە لە زۆر شوێنە تێکەڵاو ئەبنەوە کەم، بەڵام ڕەحمی ڕاستەقینەی لە ڕاستیە سینەمای هونەری لای میلیەسە. چونکە میلیەس وەگوتم خەیاڵ و ئەفسون تێکەڵاوی ناو سینەماکە. دواتر لە قۆناغیشی تری سینەمایە ئێمە قۆناغی ئەڤانگاردمان هەیە، یاخود قۆناغی فیلمەکانی پێشڕەوی کە لە بیستەکانەوە سەرهەڵەیەن، لای ئیمپرێشنیستی فەڕەنسی، لای ئیمپرێشنیستە فەڕەنسیەکان، لای جەرمێن دۆلاگ مەسەلەن، لای ئەبێل گۆنس، لای ئەمانە فیلمانێک دروست ئەکەن کە تەسەور و کە دیدگای خۆیان تیادا ڕشتووە. بە پێچەوانەی ئەو فیلمانەی لەو کاتەیە لە هۆلیۆد دروستەکرێن کە کۆمەڵی فیلمن بەشیشی زۆریان تیجارین و هەدەف لێیان تەنها قازانجە و بەردەوام دیدیشی ئایدۆلۆژی لە پشتیەوەیەتی. ئەمان لە فەڕەنسا ئەم جوڵانەوەی کە پێیانەوتێ ئیمپرێشنیستە فەڕەنسیەکان باشە، لە فەڕەنسا لە بیستەکانەیەن کۆمەڵە فیلمێک دروستەکەن کە زۆر سەرنجڕاکێش و سەیرە، تێگەیشتن لی ئاسان نییە وەکو فیلمە سادەکانی هۆلیۆد. بۆ نمونە ئەمانە هاتن شەبەکەیان ئەخستە سەر کامێرا، سەر لێنزی کامێراکە بۆ ئەوەی بەو شەبەکەیەوە وێنە بگرن، بۆی بڵێن دنیا شتیشی ترە. یعنی تا ئاستی ئەوەی لە هەندێک کاتە بە وێنەگرتنەوە کامێرایان هەڵ ئەیا بۆ یەکتری، واتە کامێرە بەردەوام بوو لە ڕیکۆردکردن، بەڵام هەڵیان ئەیا بۆ یەک و بۆی بزانن چی تەسویرەکرێ. لە زۆر شوێنە خەونەکانی خۆیان هێنایە ناو فیلمەکانەوە، ئەو خەونانی خۆیان وەکو زاتی دەرهێنەر گیریان پێوە خواردووە و بۆیان تەفسیر ناکرێ، هەوڵیانەیە لە ڕێی بینەرەوە تەفسیرێک بۆم خەونانە بدۆزنەوە. ئەمانە لەحزەی یەکەمی تقریبەن سەرهەڵدانی ئەو شتەیە کە دواتر ئەبێ بە سینەمای مؤەلیف لای نیووەیڤی فەڕەنسی. واتە ئەمانە ئەو تێزن کە وتیان ئێمە هونەر بۆ هونەرەکەین، ئێمە هونەر نەبۆ قازانجەکەین، نەبۆ جێڕانەوەی چیرۆکیکەین، لە ڕاستیار بۆمان گرینگە چیرۆک بجێڕینەوە. ئێمە ئەو دیدە هونەریە و ڕۆحە هونەری لەناو خۆمانایە، ئەمانەوێ ئەوە بخەینە بەرچاو و ئەوە وێنە بکرین. ئیمپرێشنیستی فەڕەنسی لەکوێوە هات؟ ئیمپرێشنیستی فەڕەنسی مێژوویشی تری هەیە لە ڕاستیە، مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ ئیمپرێشنیستەکان لە بواری وێنە کێشانە، لە فەنی تەشکیلیە. لە ساڵی 1874 لە ساڵی 1874 یەک لەوحە هەموو جیاوازی مێژووی وێنە کێشان ئەگۆڕێ. تا پێش ساڵی 1874 لە ڕاستیە هونەری باڵا لە وێنە کێشانە ئەوە بوو کە ئێمە وێنەیەک کێشین دروستی بکەین کە لاسایی واقع بێت. واتە 100% ئەو وێنەیەکی ئێمەی کێشین ڕەنگدانەوەی واقع بێ و ڕەنگدانەوەی ئەو شتە بێت کە هەیە. چەند هونەر بیتوانایە لاسایی واقع بکاتەوە، ئەوەندە هونەریشی باڵاتر بوو.